لە 500 خوێندنگەی سەر بە خوێندنی کوردی لە کەرکووک پرۆسەی خوێندن لە نێوپۆلدا دەستی پێکردەوە. دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن لە ناوپۆل بەپێی بڕیارێکی وەزارەتی پەروەردە دەستی پێکردەوە و بڕیارەکەش بە پێی سیستمێکی نوێ جێبەجێکراوە. سەرەتایەکان لە هەفتەیەکە هەر قۆناغێک مەسە بۆ پۆلی یەکی سەرەتایی 2 ڕۆژ دەوامەکە و هەتاکو پۆلی 3 و پۆلی 4 و 5 ئەوان بە شێوەی ئۆنلاینە بێت و بنسبەت قۆناغی ناوەندیەکانمانەوە 1 و 2 ناوەندی بە ئۆنلاین تاقیق خوێندن بەردەوامە بێت و بە نسبەت ئامادەیەکانمانەوە ئامادەیەکانیش 4 و 5مان بە شێوازی ئۆنلاینە، بەڵام شەشەکانمان کاکە 12 زانستی و وێژەی و پراکتیکی سەرجەم بە شێوەی ئامادەبوونە بێت لە هەفتێکا 2 ڕۆژ دەوامیانە بێت. بەڕێوەبەر و مامۆستایان و خوێندکەرانی کەرکووک دەستپێکردنەوەکە بە هەنگاوێکی ئێرێنی دەبینن دەشڵێن وەکو بڕیار لەسەر دەستپێکردنەوە دراوە با پێویستیەکانی خۆپارێزیش بۆ خوێندنگەکان دابین بکرێت. وەرز دوم خوێن دەست پێکردا وەک ئاگادارن قوتابیان و سەرجەم مامۆستایان ئامادەی قوتابخانە و ئامادەی بابەتەکان خۆیانن، شتێکی زۆر باش و زۆر دڵخۆشکەرەیە، بەڵام لەگەڵ ئەوەیشا هەنێک کەم و کوڕی هەیە وەزارەتی پەروەردەمان لێکە قوتابخانەکان پاکرێتەوە و تەحفێکرێت و کەمان بۆ قوتابی دابین کردێ. بەڕاستی یعنی لە توانای مامۆستایە نییە ئەو شدا بکە، یعنی حضوری زۆ شتێکی باشە، بەڵام کێشەیەکی ئەوەمان هەیە ئێمە بەڕاستی مەفرۆض وزارە هاوکاریمانی بکرا بۆ دابیانکردنی کەمامات معقیمات. بەڕاستی ماستکمان زۆر زەرورە. ئێمە سەرەتای ساڵ هەنێکیان داتمەن هاوکاری، بەڵام کۆمەڵێکشمان کڕی بەشمانی نەکرد. بەڕاستی یعنی وزارە کە بریارێکی ئاوادەرەکە ئێمە پێمان باشە هاوکاریشمان بۆ ئامادە بکە، با بەهاتایان مەکتەبەکانیان تاقیم بکرێت، تەعفیریان بکرێ. بەڕاستی دەمامک دەستکێش ئەم شتانە زۆر کەم دابین ئەکرێ، هەمووی ئەکرێتەوە سەر حکوومەت. بۆ لەو لایەنەوە حکوومەت ئەو لایەنەی بۆ قوتابخانەکان هیچ دابین نەکردووە، زۆر بەکەمی. ماڵی وا هەیە کە چەند تەلەبەیەکی زۆریان هەیە پێویستیان بە دەبامکە، پێویستیان بە تاقیماتە، پێویستیان بە دەستکێشە، لەوانەیە باریمادی ئەو خێزانە نەگاتەوە ئاستی کە بتوانن ئەم هەموو شتانە دابین بکەن بۆ تەلەبەکان. حاڵی لاوازی دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن لە ناوپۆل خۆی لەوەدا دەبینێتەوە کە خوێندکەرانی 4 و 5 سەرەتایی و 1 و 2 ناوەندی و 4 و 5 دوا ناوەندی خوێندنەکەیان بە ئەلکترۆنی ماوەتەوە و داوا دەکەن ئەوانی شاو شێوەی هاوتاکانیان بۆ ناوپۆلەکانیان بگەڕێنەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.